پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر جیالەوەی سوودەکانی لە سەرزەوی دەرکەوتون بێگومان و ئاوی ژێرزەویش سوودێکی زۆری هەیە. من لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر عەلی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر قسەیەکەم. دکتۆر بەخێر بێن. بۆ زۆر سپاس کاکەمار، سپاس بۆ کەناڵی ئاسمانی کوردستان 24. هەموو لە یەکەزانین پارساڵ یان باڵنی ساڵی ڕابردوو دابارین کەم بوو لە هەرێمی کوردستان. ئەمەش وای کرد کە ڕێژەی ئاو لە ژێرزەوی بکەوێتە بەر مەترسی بەهۆی بەکارهێنانیەوە لە بیرە ئاوەکان. ئەم پرۆژەی فریاگوزاری خێرای ئاوی هەولێر چەندێک کاریگەریە بێت لەسەر پاراستنی ئاوی ژێرزەوی لە هەولێر؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی شاری هەولێری پایتەخت دەکەین کە بەڕاستی ئەمە موژدەیە. گرنگی ئەو پرۆژە ئەوەیە کە لە مودەیەکی زۆر کورت تەنها 312 ڕۆژ بەشێکی کەوتەکار و 20 تاوەکو 25 گەڕک لە کەم ئاوی بێ ئاوی دەربازیان بوو. ئامانجەکەش ئەوەیە گەیاندنی ئاوی سەرزەوی بەردەوام بۆ ناوشاری هەولێر و بۆ نەوەکانی داهاتوش. ئەو گرنگی ئەو پرۆژەی لەوەیە کاک عەمار، یعنی دائیمەن حکومەتان بۆ 10 ساڵ پلان دادەنێن، بۆ 5 ساڵ، ئەمە بۆ 35 ساڵ 30 ساڵ ئەو پلانەیە. یعنی کەواتە ئێمە ئامانجی سەرەکیمان پاراستنی و خۆشگوزەرانی هاوڵاتیە. ئەمە جگە لەوەی کە جەنابەت باست کرد کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دەبێت. طبعاً ئاوی ژێرزەوی من لە دایکبووی شاری هەولێرم. ئەو کاتەی باڵێن لە هەفتایەکان ئاوی ژێرزەوی لە ئاستی 90 مەتر بوو، یعنی بیرێکت بە 90 مەتر لێدا بە دەگەیشتی ئاوی ژێرزەوی. بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی ئەو هەموو زیادبوونی دانیشتوان و ئەو هەموو پەرەپێدان و گەشە سەرنەی هەولێر، ئاوی ژێرزەوی زۆر ڕاکێشرا لەگەڵ ئەوەی ئاوی سەرزەویش چەند پرۆژەیەکە بوو. بەڵام کاریگەریەکێتە ئەوەی ئێستا ئاوی ژێرزەوی لە زۆربەی شوێنەکان لە 400 مەترە 350 مەترە، تەنانەت لە قوشتەپا کە شوێنێکی زۆر وشکە زۆر زیاتریش دابەزی. ئەمە وا دەکا ئەو پرۆژەیە بیرەکان دابخرێن. ئامانج لەو پرۆژەیە ئەوەیە نزیکەی 1400 بۆ 1500 بە هەولێر و ئەو شارۆچکانەی بە هەولێرەوە نووساون هەن، ئەمانە هەمووی دادەخرێن. کە داخرا 1500 بیر واتە ئاوی لێ دەرناچێ، کە ئاوی لێ دەرنەچوو بە ئەوەی خۆی ڕیچارج لە ژێرزەوی ئاوەکە پاراو دەبێتەوە و هێواش دیسان بەسەر دەکەوێتەوە. من لەوە تەوەقع دەکەم 12 ساڵی دی یعنی ئاو بگاتەوە 150 مەتر، واتە بەلایانی کەم 200 مەترێک پاراو ببێتەوە و دیسان کۆ ببێتەوە. باشە، کاریگەری لەسەر بژانەوەی پارێزگای هەولێر و دەوروبەری بە شێوەیەکی گشتی چیە بێت؟ ئەم پرۆژەیە یعنی چێبڕچێ دەکا لەسەر ئاستی خۆڵهەڵاتی ناوەڕاست. یعنی لە خۆرهەڵاتی ناوەڕاست پرۆژەی لەو جۆرە نییە بەو سیع و بەو تااقەتەی. یعنی ڕۆژانە نزیکەی 9 ملیۆن مەتر سێجە ئاو دەگەینتە شار. ئەمە پرۆژەیەکی نەک یعنی باڵایە بەڵکو زەبەلاحە، یعنی عیملاقە. ئەمە ئەو پرۆژانە بەڕاستی دەستخۆشی لە جەنابی سەرۆکی حکومەت دەکەم کە بەو جۆرە بیر دەکاتەوە چۆن وڵات بەپارێزی، و دەستخۆشیشی لێ دەکەم کە باشترین کۆمپانیای هەڵبژارد بۆ ئەو جۆرە پرۆژە کە ئەویش هێمن گروپە. کاک عەمار، یعنی سەر دەسۆڕمێ لە جێبەجێکردنی ئەو پرۆژەیە. یعنی من گوتم ئەم پرۆژەیە دەبێت بچێتە کتابی گینس لەبەر ئەوەی 5000 کرێکار 20 نوع پرۆژە لە ناو یەک پاکێج، یعنی ئینتێک ستراکچەر کە لە ناو ڕووبارە ویرێکی لەگەڵدایە کە ئەمانە چۆن ئەتو ئەو ئاوە بە بێ مشکلە وەربگری، دوای پایپە، دوای پەمپە، دوای خاوێنکردنەوەیە، اینجا دیسان بۆڕیە، دواتر خەزانە، مختبەری تێدایە، ینی دەوائری ئەوەی تێدایە، مەخازنی تێدایە، گەیاندنی ئاوی کارەبا هێری زەختەل عالی. ئەمەش یەک هەل لەناو ئەو پرۆژەیە بەڕاستی ڕێگای تێدایە. ئەمە یعنی خەیاڵە کە بتوانی لە 312 ڕۆژ ئەو زۆرە پرۆژانە بێنە ئامانج لە زۆر وڵاتان و بە ستاندەردێکی فەوق العالی، یعنی لە ستاندەر لەگەڵ WHO ستاندەر یونسکۆ ئاوەکەی بە جوانتر دەگەیەنی، جۆری کوالیتی پرۆژەکەی زۆر لە ئاستێکی بەرزدایە. یعنی نەوە بڵێن ئەو سرعەتە تەئسیری لە
جۆری ئیشکردنەکە کردبێ ئەمە بەڕاستی خەیاڵ بووە کە هاتوتە زێ یعنی پرۆژەیەکە بەڕاستی دڵخۆشین پێی یعنی هەولێری گەیاندا ئاستێکی زۆر بەرز تاوەکو 35 ساڵێتی کێشەی ئاوت نەبێ ئەمە بەسڕامان هەیە لەسەر بەحری ئاوە پرۆژەی ئاوی بەسڕا تەحلیەی ئاو ینی شیرینکردنی ئاوی بەسڕا 1 ملیارد دۆلاری دەوێت بەڵام تەماشایان کە نایکەن خەڵکی بەسڕا دەناڵێنی لەبەر بێ ئاوی و بەسڕا سەرچاوەی داهاتی هەموو عێراقا فەرموو ئەو وەزعیتی ئێمەش ئەو حسارەمان لەسەرە ئەو شەڕەنجێژیەمان لەسەرە میزانی ئەو بوجە ئەو میزانی هەر هیچ نەما هەنایدەن موچەکەش دەبینین ینی بە چ جۆرێک دەماندێنێ بۆیە دەڵێم بەڕاستی ینی بیرکردنەوەی جەنابی سەرۆکی حکومات لە ئاستێکە کە وڵات متمانەی پێ هەبی من لێمیان پرسی 2 ڕۆژ بەر لە ئێستا لە مؤتەمەرێک بووم لە بەغدا لێمیان پرسی سڕی سەرکەوتنی هەرێمی کوردستان چییە ینی مهندسێکی باڵا پێم گوتم یەکەم ئیرادە و حکمەتی سەرۆک وەزیرانێکە کە ڕوئیای دووری هەیە 2 هاوڵاتی تەوەرەی سەرنجکارەکانمان 3 تەشریع و ئەو یاسایانەی کە لە هەرێمی کوردستان دەرچوون هەمووی لە خزمەتی هاوڵاتی و ڕاکێشانی وەبەرهێنەرە بۆ هەرێمی کوردستان ئەمانە هەمووی حکمەتی سەرکەوتنی جگەلەوەش هەوڵ درایە لە حکومەتی هەرێمی کوردستان هاوڵاتی ببێتە بەشێک لە ئیدارەدانی ئەو وڵاتە یعنی بەشێکی گرنگبی جێ لێ ڕابگیرێ بەشداربی لە ئیدارەدان زۆر باشە کاک عەلی تۆ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێری یەکێ لەو گرفتانەی کە ڕەنگە لە ڕابردوودا هۆکار بوو بێ بۆ سەوزکردنی زیاتری هەولێر و گەیاندنی بە ستانداردە نێودەوڵەتیەکان کەمی ئاو بوو بێ بەدڵنیایی پرۆژەیە چنێک کاریگەریە بێ لەسەر ئەم پرسە ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژەکان کە کاریگەریەکی زۆر گەورەی دەبێت بۆ ئەوی پلانی پشتێنەی سەوز جێبەجێ بکرێت ئەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین سەوزکردنی چکە بەڕاستی سەوزکردنی شار کارێکی ئاسانیە بەبێ ئاو و زیاتر لەوەش پرۆژەیەش ترشمان هەیە هاوشانی ئەمە بۆ سەوزکردن ئەویشیان وۆتەر تریتمنتی هەولێرە سێوەرج وۆتەر تریتمنت واتە خاوێنکردنەوەی ئاوی ئاوەڕۆکانە ئەمەشیان لەژێر لەلایەن وەزارەتی شارەوانی قۆناغی زۆری بڕیە بەڵام ئەو پرۆژەیە بەشێکی گرنگی سەوزایی دەبێت بۆ ئەوەی ئێمە دەبینین لەسەر هەر ماڵێک چەند دارێک بچێنێ بەڵام لەبەر بێ ئاویان دارەکانی بەردەرگایان هەموو وشک بوو و لە هەولێر زیاتر لە 500,000 مشتەرەکی ئاو هەیە ئەمانە هەریەکی 2 داری تر بچینەوە تەسەوڕ دەکەی وەزعی هەولێر بە نوعێکی باشتر بڕوە جگەلەوەش ئەو کۆمەڵە باڵێن لە کارەبای 24 کۆمەڵێک مۆلیدە زیاتر لە 1400-1500 مۆلیدە وەستان ئەمانەش هەمووی ژینگەی هەولێری تێکدا بوو جارێت چاردەورەی خۆی زۆربیان لە ناوچەی سەوزایی بوون ناو چاردەورەی خۆیان وشک بوون لەبەر ئەوەی گەرمی و دۆمۆکسیدی کاربۆن و گازوایل و ئەمانەش بەڕاستی هەمووی لە کاروەستان ئەمە یعنی تەسیری لەسەر ژینگەی هەولێر دەبی و تەسیری لەسەر سەوزکردن دەبی و خەڵک بە خۆشحاڵیەوە دار و سەوزایی دەچێنێ جگە لەوەش حکومەت پلانی پشتێنەی سەوز دەخاتە بەر ئەنجام کابینەی نوێمی حکومەت هەرێمی کوردستان لە ماوەی کارکردنی خۆیان لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کۆمەڵی پرۆژە و کاری گرنگی ئەنجامدا بەڵام 2 پرۆژەی گرنگ و استراتیژیم کابینەیە کارەبای 24 کاتژمێری و ئەم پرۆژە ئاوی 24 کاتژمێری سەرۆکی حکومەت لە وتەکانیان لەوێ وتی ئێمە لەسەر ئەم خزمەتکردنە دژایەتیەکرێ ئەگەر ئەو فشار و حیسارەی کە خراوەتە سەر هەرێمی کوردستان نەبووایە پێت وایە کابینەی نوێم ئەیتوانی چیتر بکات کۆمەڵێک پرۆژەی زۆر باڵا هەبوونە لەوانە ئەگەرچی هەندێک لە بەنداوەکان سەرڕای ئەو هەموو قەیرانەش بەنداوی گۆمەسپان و بەستۆڕە و دیوین و لە سلێمانی بەنداوی دێوانە و لە دۆک بەنداوی خنس و کۆمەڵێک بەنداویدی ئەمانە هەمووی یعنی بەڕاستی زۆر بە زەحمەت چوونە جێبەجێکردن بەهۆی میزانی بووجەوە بەڵام من دڵنیام ئەگەر ئەم حەسارە لەسەر هەرێمی کوردستان هەڵبستێ ئەو کوردستانە زۆر خۆی لە ئاستێکی بەرزتر دەبێنێتەوە پلانی سەرەکیمان وەزارە بۆ کوشت و کاڵ دەبێت بۆ دروستکردنی بەنداو دەبێت بۆ بەنداوی باکوورمان لە دهۆک بەنداوی منداوە لە هەولێر دەڵگە لە سلێمانی ئەمانە لە ڕێزبەندی یەکەمی پلان و بەرنامە و بیرکردنەوەی
جەنابی دەوڵەت مەدار سەرۆکی حکوومەتە بەڕاستی اینجا پرۆژەی ئاودێری زەبەلاحی شەمامک یەک لە پرۆژە ئاودێری هەرە باڵاکانە کە پرۆژەیەکی متەکاملە گاوداری تێدایە پەلەوەری تێدایە هەنگی تێدایە و ینی کشت و کاڵ لەسەر ئاستێکی باش و بتوانین ئێمە کشت و کاڵشان بەشانی نەوت بۆ وڵات پێش بخەین. بەڵێ دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر سپاس زۆر سپاس کاکەم.